کەمبارانی و وشکە ساڵی لە هەندێک ناوچەی وڵات و زیادەڕۆی لە بەکارهێنانی ئاوی ژێر زەویدا هۆکارن بۆەوەی ئاوی پاکوژ و خواردنەوە بەرەو کەمبوونەوە بچن. هەروەها گۆڕانکاری کەشوهەواش لە سەرچاوە ئاویەکان کاریگەری خۆی هەیە و چەند ناوچەیەکیش بەهۆی زۆری دانیشتوانەکەی و برەودانی زیاتر بە کوشتتوکاڵ و پیشەسازی وایان کردووە ئاوێکی زۆر بەکاربهێنن. دیارە بۆ دابینکردنی پێداویستی خەڵکیش لە ئاو ساڵانێکی زۆرە لەم وڵاتە کار لەسەر دۆزینەوەی چارەسەر دەکرێت بۆ ئیدارەکردنی ئاو. هەروەها بەردەوام لە هەوڵ داین بۆ گواستنەوەی ئاوی زیادی حەوزەکان بۆ ئەو حەوزانی ئاویان کەمترە. بەم ساڵانەی دوایی ئاسی بەرهەمێنانی ئاوی پاکش بۆ خواردنەوە لە مێزگەیەدا زیادی کردووە. بە جۆرێک لە 1400 لیتر لە چرکەیەکدا بۆ 3300 لیتر لە چرکەیەکدا بەرز بۆتەوە. ئەوەش بەهۆی خواستی زیاتر لەسەر ئاوی خواردنەوە و کەمبوونەوەی ئاوی ژێر زەوی. لەم وێزگەیەدا بڕی 30 ملیۆن لیتر سێجا ئەو کۆ دەکرێتەوە بۆ شارەکە وەک ئاوی یەدەک و عەمبارکراو. لە ڕێگەی پرۆژە لێکۆڵینەوەکانمان هەوڵ دەدەین بە دیلی سەرچاوە ئاویە تەقلیدیەکان بدۆزینەوە و برەو بە تەکنۆلۆژیای سەوزایی بدەین بۆەوەی چارەسەری ئاوی بەکارهاتی و ماڵەکان بکەین و دووبارە لە ناوچەکانی تردا ئەو ئاوا بەکاربهێنینەوە. دیارە زانکۆکانمان بە شێوەیەکی بەرچاو بەشداری دەکەن لە دۆزینەوەی چارەسەر و بەرزکردنەوەی ئاستی هوشیاری لە نێوان خوێندکارەکانیدا بۆ ئەوەی یارمەتی دەربن لە دەستگیرۆیی کردن بە ئاوەوە.